ئەفراوشە لە ناوچەیە ئارادایە و بەرەف پێش دچە بەرفرەه دبە ئالوزی و گرژی تێدا باندورا وێ لەسەر بازار و ئابووریە وڵاتان زیاتر ئەمێ گوت و بێژ بکەن بە میێڤانداریە دکتۆرە ئەرشەد تاها شەرازەیە دارایی و ئەنەرژیت و بخێراتی دکتۆر سپاس بۆ ئامادەبوونەوە بازرگان ڕۆژ بڕۆژ تر ساڵان بەتایبەتەکان بەحسی بازرگانی نەفتی بکەین لە ناوچێ تر ساڵان مەزنتر دەبە نەک و نفت لەسەر جیهانی قوت بە نەکارنوێ بازرگانیژی بکەن هەنگ چ ناوچەیە ڕە پێشبینی دکن دبان بەرفرەهبوونە ئالوزیان ڕە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ڕاستی 2 ساڵی ڕابردوو پڕ لە گۆڕانکاری و ڕووداوی گەورەی سیاسی و ئابووری و هەتا تەندروستیش بوون دەزانین ساڵ 2020 بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا پشێوێکی لە بازاری ئابووری دروست کرد دواتر بەوە تەواو نەبوو پشێوێکی سەربازیش دروست بوو لە ئۆکرانیا و رووسیا تاکو ئێستاش بەردەوامە ئەو جارە شەڕی ئیسرائیل و فەڵەستین و شەڕێکی ناوچەی خەریکە دروست دەبی لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەوانە شەم کارگەری خراپیان هەیە بەڕاستی لەسەر پشێوی بازاری وزە و بازاری بازرگانی جیهانیش بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕێڕەوەکی استراتیجیە و بە دڵی ئۆڕاسیادا دەندرێت و بە ڕێڕەوی سەرەکی بەستنەوەی هەرسێ قاڕەی ئەوروپا و ئەفریقیا و ئاسیا دادەندرێتن و بڕێکی زۆری وزە وەکو جەناب تاماش پێکرد بەو ڕێڕەوانە دەپەڕێتەوە و سەرچاوی بڕێکی زۆری دابینکردنی سوتەمەنی جیهانی لە ڕووی گاز و نەوتشەوە بە تایبەتی دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا کاتێک ئەمریکا و ئەوروپا گەماڕان خستە سەر بەرهەمی نەوت و گازی ڕووسی کە پێویست بوو شەرقی ئەوسەد جێگرەوەی ئەوزەیە بیتن بەڵام بەداخەوە پشێوێ دروست بووە ئێستا مەترسی لەسەر دابینکردنی وزە و ڕێڕەوی گواستنەوەی بازرگانی لەبەر ئەو مەترسیە ئەو بەرەی بەرگریکردن بەرەی بەرگریکردن و پاراستنی کەشتیەکانش وا فراوان دەبێتن ئەوروپا دوێنێش بڕیاری داوە بێتە ناو ئەو شەڕێکە لە دەریای سوور ئێرشەکانی حوسیەکان هەیە لەگەڵ بریتانیا و ئەمریکا مانۆر ئەنجامدان کەشتیەکان بپارێزن پێتان وایە دەتوانن بگەنە ئەنجامێک بێ ئەوەی کە زیاتر ناوچەکە ئاڵوز ببێتەوە لە وەڵامدانەوەی لایەنی بەرامبەر ئەمریکا و تەحالوفەکانی هەموو کردارێک پەرچەکرداریە ڕاستی ئەو فشارانەی کە گروپی مقاومە لەسەر ئەمریکا کردیان ئەمریکا بەرپەرچی دان و ئێستا ڕەنگە دووبارە بەرپەرچی کردارەکان ئەمریکا شەبیتن دۆخکە بەرەوە دەڕوا کە بەرەی شارەکە فراوانتر دەبیتن چونکە شەڕ پێشبینی کراوە وەکو ئەوی سەرکردایەتی ئیسرائیل ئاماژە پێکرد لە سەرەتای شەڕەوە ئەو شەڕ ڕەنگە 10 مانگ یان 12 مانگ بخایەنی کەس نازانی چونکە دەست پێکردنی شەڕ بەدەست خۆیانە بەڵام کۆتایی هێنانی شەڕ بەدەست خۆیانە پێشەوەی شەڕی ئۆکرانیا و رووسیا دەست پێ بکە هەموو راپۆرتە ڕۆژنامەیەکان ئاماژیان بۆ دەکرد کە رووسیا بە ئاسانی دەتوانێت ئۆکرانیا داگیر بکات و پایتەختەکەی بگرێت و حکومەتێک دروست بکات کە سەر بە رووسیابی کە چیەوە 24 مانگ تێپەڕ بوو یان 2 ساڵ تێپەڕ بوو شەڕەکە هێشتا بەرلایەکدا نەکەتی بەڵێ لەبەرەوە نازانین شەڕەکە چەند دەخایەنی و چەند وڵات تێوە دەگڵێت تاکو ئێستا یەمەن سووریا لوبنان ئیسرائیل و فەڵەستین عێراق هەمووی تێوەگڵاوە دکتۆر لە حاڵاتێکی وادا پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان زیاتر نابێت لەلایەن ئەو وڵاتانەوە کە ڕێڕاوە کە ئەو نەوتەی ئێستا ئاستان کراوە ئێریش لەسەری ئەنجامە لە دەریای سۆر نەوتی کوردستان بەوێدا نەڕۆیشتووە لە لایەکی دیکەوە ڕۆیشتەوە لە تورکیاوە ڕۆیشتەوە بۆ لایەنی ئەوروپا و دواتر لە وڵاتانی دیکە سەرەوەتر چەندین هۆکار هەیە کەوا دەکا پێویستی بۆ نەوتی هەرێمی کوردستان زیاتر بیت پێشەوەی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرش ڕووداتن ڕەنگە کاتکەوە نەی بە وردەکاری بچین ناو هەمویان بەڵام بە خێرایی باسی دەکەم ئاماژەم بۆ کرد کە پێش ئەوەی شەڕی ئۆکرانیا و رووسیا دروست بیتن یعنی دوای ئەو شەڕە پێداویستی بۆ نەفتی هەرێمی کوردستان زیادی کرد چونکە نەوتی رووسیا و غازی رووسیا هەوڵدرا کە لە بازاری ئەوروپی بکشێندرێت و ئەنگە ماڕۆی خراسەر وەکو بەشهر چەند نەوتی هەرێمی کوردستان ناتوانانی ئەو کورتێنانە گەورەی پڕ بکاتەوە بەڵام دەتوانین پشتێک بەشداربی لە پڕکردنەوەی کاریگەری هەبێتن بێگومان دواتر کە لە کۆبنەوەکانی وڵاتە زلێزەکان بڕیار دەکا ڕێڕەوەکی ئابووری دروست بکرێتن کە بازرگانی جیهانی لە چینەوە بگوازرێتەوە بۆ این دوو ڕێڕەوەکەشی بە سعودیا و ئوردون و ئیسرائیلدا تێپەڕی ئەوش ناڕزایی رووسیا و چین و ئێرانی لێکەوتەوە و تورکیا زۆر نیگەران بوو بۆ بڕیارە چونکە پەرایەسخردنی تورکیا لەو ڕێڕەوەی پێشتر بڕیار بوو کە عێراق ببیتە ڕێڕەوەی سەرەکی و لە ڕێگەی تورکیا ببەسترێتەوە بە ئەوروپادا تورکیا هەوڵیدا بە زووترین کات ئەو ناکۆچیانەی لەگەڵ عێراق هەیە یەکلای بکاتەوە تاکو
تورکیا بتوانێت ئەو پرۆژە استراتیجیە ببوژێنێتەوە کە تورکیا و عێراق ببتە ڕێڕەوی سەرەکی ئەو بازرگانیە کەواتەر پێشتر فشار هەبوو لەسەر تورکیا لەسەر عێراقش بەماشەوە چونکە تاکە داهاتی عێراق نەوتەوە لە ساڵ 2020 دیتمان دۆخی عێراق چی لات کاتێک نرخی نەوت دابەزی لەبەرەوە هەوڵی ئەوەی دەدا کە بەدیلێکی نەوت بدۆزێتەوە کە بیتە ڕێڕەوەکی بازرگانی سەرەکی ئێستا دوای ئەو شەڕی 7 ئۆکتۆبەر فشارێکی زیاتر لەسەر عێراق و لەسەر تورکیاش دروست بووە کە زوو ڕێکەوتن بکەن و هەناردەی نەوت هێرێمی کوردستان بڕواتەوە چونکە ئەو قەیران و کێشانەیانە زۆر گەورەتر لەوەی بێ باسیەوەی کە هێرێمی کوردستان سزا بدەیت کە 400,000 بەرمیل ڕۆژانیان 500,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بنێرتە دەرەوە لەبەرەوە ڕووداوەکان زۆر گەورەترن و پێداویستەکانی سوتەمەنی زۆر گەورەترن لەوەی بێن گەماڕووی هەرێمی کوردستان بن لەبەرەوە پێشبینی کراوە کە لە ماوەکی کەمی داهاتوو نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بنێردرێتە دەرەوە و عێراقیش ڕێگری نەکات لەو دکتور اینجا ئەوە وەختێکی ڕوودەدەن هەر لە عێراقێ بەشێکی ئەندامێن لیژنەیە دارایی داخوازکردنە کو نەفتە عێراقێ به دولار نهێتە فروتن وەک بەرسفدانێکە سزایین ئەمریکا بەسەر کۆمپانیا و هەندێک کۆمپانیا و بانکên عێراقی دا لیژنەیە نەفتێ گوت هەندێک جوان گوت نابە هەنگ چ دبێژن لەسەر بێ دەبێ و نەفتە عێراقی بەغەیری دولار وەرە فروتن ڕێتێ دچە 170 بازرگانی جیهانی و 179 یەدەجی دراوی جیهانی لە هەم وڵاتان دۆلاری ئەمریکی دۆلار هەیمەنەی لەسەر بازاری جیهانی کردیە و بەڕاستی ئەمریکاش ڕازی نابیتن بە پەراوێز خستنی کات خۆی پێش 2003 عێراق دووەت بە نەوتی بە یۆرۆ فرۆشت ڕەنگە یەکچێک لەوە کارەکانی خستنی ڕژێمی ئەو کات ڕێککەوتنە شتێک نەبووە لەگەڵ ئەمریکا هێشتا دەستی پێ نەکردبوو لە سوارانەوە بوو لە ئەمریکا گوێ عێراق تیتر بە دۆلار نافرۆشت سزای ئەمریکا دەدات کات خۆی معەمەر قەزافی لە لیبیا شەمان قسەی کرد کە نەوتی لیبیا بە زێر دەفرۆشیان بە دیناری زێر دەفرۆشێت و پشت لە دۆلار دەکەن ئەو وڵاتانی کە دەیانەوەی ئەو ڕێچکەیە بگرنە بەر و ئەمریکا سزا بدەن بەسەر خۆیاندا دەچێتەوە بێگومان مەترسیە ئەوەش لە بیر نەکەین کە ڕەنگە ئەو شەڕەیە ژێرخانی نەوت و غازی ئێرانیش بگریتەوە بەڕاستی ئەگەر هەر گورزێکی سەربازی لە ئێران بدرێت لە دوای هێزە دەریاییەکانی گورزی دومی پێشببینی کراوە لە ژێرخانی نەوت و غاز بدرێت و کە سەرچاوی سەرەکی تەمویلی حکوومەتی ئێرانن ئەو کاتی فشار لەسەر وزەی جیهانی زیاتر دروست دەبی خواست لەسەر پێداویستی بۆ وزە و نەوتی هەرێمی کوردستان زیاتر دەبی لە بازاری جیهانی دکتور ئێوە باش متابعی ئەم پێشهاتانان چاڕوان دەکەن لە ئێران بدەت ڕاستەوخۆ ڕۆژ بە ڕۆژ ئەگەرەکانی لێدانی زیاتر دەبێت چکە دەزانین ئەو میلیشیانەی لە منتقەکەدا هەنا ڕاستەخۆ سەر بە ئێرانن وەلا میلەشیەکیان دەدات بەزلام لە سەرچاوەکانی بوون بە سەرچاوەکانی نەوت و گازی ئێران لە ناو ئێراندا کردێت مەبەستم ئەوانەیە شار لەسەر ئیدارەی بایدن زیادێ بە تایبەتی ئەو ساڵ کە ساڵی هەڵبژارنەکانە لە ئەمریکا کە سەرچاوی پشەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە ئێرانە و لێدانی میلیشیاکان هیچ کاریگەری نابێتن ئەگەر لەسەری وەکو ئیسرائیل پێی دەری ئەختەبوتەکە کە پەلی لە هەموو وڵاتەکانی ناوچەکەیدا هەیە ئەمریکا ناوێت شارەکە فراوان بیتن لە قۆناغی ئێستادا بەڵام ئەگەر بەردەوامی شەڕەوە بیتن ڕەنگە لە دەست دەرچی شەوی ڕابردوو سەرەتای قۆناغێکی نوێ بوو لە ڕوبەڕووبوونەوەی ناوچەکە و ئیسرائیل بە ئاشکرا ناشاریتەوە کە لە دوای غەزە شارەکە دەگوازێتەوە جەبهەی باکوور کە حیزبوڵایە و دەڵێ هەمان سیناریۆی لە غەزە هەیە لە جنوبی لوبنانیش دووبارەی دەکەینەوە ئەو کاتی شەڕ لەستە قۆناغێکی جیاواز و خاڵی ئێستیار ئێران یان دەبی وەکو تەماشاکەر بمینێتەوە کە پەڕ و باڵی بکرێت لە ناوچەکە یان دەبی ڕاستەخۆ بێتە ناو شەڕەکەەوە بە تایبەتی ئێستا لە شەڕی غەزە گەیشتە قۆناغی کۆتایی کە لە ناوچەی ڕەفەح سەر حدودی مەسر پێشبینی کراوە لە ماوەی داهات و شەڕی ناوچەکە بستە قۆناغێکی داهات و ئەگەری زۆر ئەوەیە کە شەڕەکە گەورە بیت و ئێران تێوە بگڵێتن وام پێشبینی ناکەم شەڕەکە بۆ زۆرە کۆتایی بێت کە ئێستا دکتۆر ئەرشاد تاها شەڕازای دارایی و ئەنەرژی سپاس بۆ ئەمەدەبوونەوە دکتۆر باش هەر دەوێ دەمووە